ساڵتان لێبێ لە هەولێر چلەی پێشەوتدزەی و ژینای کچی بەڕێوەچوو دوای نزیکەی 40 ڕۆژ جارێکی دیکە کوڕە گەورەکەی گەڕایەوە هەولێر و بەشداری پرسەی باوکی و خوشکەکەی کرد ڕۆژ پێشڕەو دزەیی شەوی 15 مانگی یەک لەگەڵ باوکی خوشکەکەی لە ماڵەکەیاندا کەوتنە بەر موشکی ئێران لەوێ بە سەختی بریندار بوو ئەمڕۆ دیسان دەرکەوتەوە بەڵام زەبری موشەکەکانی پێوە دیار بوو بەهۆی ڕووداوەکەشەوە دەستی چەپی لەدەستداوە پێشڕەو دزەیی و ژینای کچی و سەرمایەدارێکی عێراقی لە ماڵەکەیدا گیانیان سپارد تا ئێستا چارەنووسی کارمەندە فلیپینیەکانیش دیار نییە دو هاوڵاتی خەڵکی مەخمور لە بناری چای قەرەچووخ چەند گولە هاوانێکیان دۆزیوەتەوە کە نەتەقینەتەوە دو هاوڵاتیەکە بۆ دوومەڵانکردن چوونەتە ناوچەکە بەڵام لە بری دوومەڵان گولە هاوانیان دۆزیوەتەوە هاونەکان دەرزی تەقانەوەشیان پێوە بۆ و نەتەقینەتەوە حەمری مەرزانی یەکێک لەو هاوڵاتیانەیە بە 1964 ڕاگەیان ئاسایشی ناحیەی مەلاقەرەی ئاگدار کردوتەوە ئەوانیش ئەمڕۆ شەمە چوونەتە ناوچەکە و سەرجەم گولە هاوانەکانیان هەڵگرتوتەوە هێزەمنیەکان وتویانە گولە هاوانەکان هی مەشق و ڕاهێنان بووە بەڵام ئەو هاوڵاتیەی گولە هاوانەکان دۆزیوەتەوە دەڵێت گومان هەیە هیچ چەکدارانی داعش لافای ئەم دواییە پردێک لە سنووری ناحیە پیرەمەگرون ڕووخان ڕێگای ژمارەی گوندیشی داخست بەڵام چەند گەنجێکی خۆبەخشی ئەو گوندانە دوای بێهیوابوونیان لە حکوومەت خۆیان پردەکانیان چاکردەوە پردی تەڕەماری کۆن لە شەوی 15 ئەم مانگا ڕووخا پێشەوە خەسرە و دانیشتوون گوندی کانیچنار بە 1964 وت بە هاوکاری چەند هاوڵاتیەک خۆمان پردەکەمان چاکردەوە چونکە زۆر داوامان لە بەرپرسانی ناوچەکە کرد هیچیان نەکرد بارزان ڕەوف سەرۆکی شارەوانی پیرەمەگرون بە 1964 وت چاکردنەوەی ئەو پردانەی لافا بردوونی کاری ڕێگابانی سلێمانیە ئێمەش چیمان پێ بکرێت هاوکاریان دەکەین هەر شاد بوو